لێرە لە ستۆدیۆ میوانمان لەگەڵە سەربەست حەسەن شارەزای تەکنەلۆژیا لەگەڵمان ئامادەی کاک سەربەست زۆر بەخێراتن. زۆر سپاس. با گفتوگۆکەمان بەمە دەست پێ بکەین. سەرەتا ینی ئەمریکا هەناردەی GPH2 قەدەغە کرد بۆ چین. دوایی لە ڕێککەوتنێکی کاتیە وتی زۆر باشە بە شێوەی سنووردار با H200 بفرۆشرێ بە هەندێک کۆمپانیای چینی، بەڵام ئەو کۆمپانیانەکە ئەمریکا ڕەزامەندی لەسەر ئەیان. ئێستا چین خۆی قەدەغەی خستوەتە سەر هاوردەی ئەم چیپاوە ئەڵێ نابێ بهێنرێت و بە هەموو جۆرە قەدەغەی کردووە. هۆکاری ئەم بڕیارەی چین بۆچی ئەگەڕێتەوە؟ بێگومان شەڕی ئەمریکا و چین ئەگەر لایەنە ئابوووریەکە یا بازرگانەکەی واز دەبێن ئێستا شەڕێک هاتۆتە بینیانەوە کە شەڕی تەکنەلۆژیە و لە ناویشیانە چیپۆری پێڕن و لە ناویشانە کە زیاتر گرنگی پێێن بۆ بابەتی ئەیە. لە ڕابردوو ئێمە دوو نەوەمان هەبوو لە NVIDIA ئەویش H100 لەگەر A100. ئەم دوو مۆدێلە یان ئەم دوو وەشانەی NVIDIA زۆر بەهێز بوون و ئەمریکا ڕاستەخۆ ئەم دوو مۆدێلەی قەدەغە کرد بچێتە چینەوە. لە بەرامبەرە کۆمپانیای NVIDIA بۆ ئەوەی تووشی فلاسبوون نەبێ کۆمەڵی ڤێرشن یا کۆمەڵی وەشانی تری دروست کرد کە نزمتر بوون بۆ کولفەیەکی کەمتر ڕەوانێکە. ئەمریکا ئەمەشی قەدەغە کرد. لە بەرامبەرە لە کۆتاییە ئەمنەوەی دروست کرد NVIDIA کە ڕەوانەی سینی بکە. بەڵام لە بەرامبەرە کۆمپانیەکانی سین هاتن وتیان ئێمە بێ ینی حەلێک بدۆزینەوە کە پشت بە خۆمان ببەسین. بۆیە کۆمپانیای هواوی دەست پێشخەری کرد لە بابەتی دروستکردنی چیپەکانە. بۆیە ئێستا نەوەیەک بەکارهێنێ کۆمپانیای هواوی کە زۆر چۆتە پێشەوە ئیش نەوەی کیرینە کە لە موبایلە پێشکەوتوەکانی کۆمپانیای هواویە هەیە. ئەم مۆدێلە تا ڕادەیەک وای کردووە کە قەناعەت بە کۆمپانیاکان یان بەو شوێنانە بهێنێت کە ئیشیان بە چیپە بێت. بەڵام ئەمەش کێشەیەکی تری دروست کردووە ئەویژەوەیە کە ئەو وڵاتانەی ئامێری دروستکردنی چیپەکە بەرهەمەهێنن ئەمریکا حەساری خستۆتە سەر ئەمانشکە نابێ ڕەوانەی سینیکە. بۆ ئێستا چین بۆ ڕێگە چارەیە گەگەڕێ بۆ بابەتێک گەگەڕێ کە خۆشی ئابێرەکە دروست بکە کە ئەم ئامێرەی دروست کرد ئەنج ئەتوانین لە ڕێگەیەوە تۆ چیپەکە دروستکەی. واتە ئێستا چین لە مەرحەلەی ئەوەیە کە گەشەیەک بەخۆی بە ئیتر پشت بە دەرەوە نەبەسێ خودی ئامێرەکەش بۆ خۆی دروست بکە. بۆیە ئەوێت دەستی ناوخۆ زیاتر بەهێزتر بێ وەک لەوەی لە NVIDIA یا لە کۆمپانیایەکی تری وڵاتانی ڕۆژئاوا بهێنێتە ناو چینەوە. واتە کاک سەربەست ئەم بڕیاری چین بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە زیاتر پشت بە ناوخۆی وڵاتەکەی ببەستێت و پەرە بە تەکنەلۆژیای بە تایبەتی چیپی پێشکەوتو لە ناوخۆی وڵاتەکە بادیانی ئێستا کە قەدەغەی کردووە چین گەیشتۆتە ئەو قۆناغە کە ئیتر پێویستی بۆ نمونە بە چیپی H200 نەبێ بە هاوردەکردن. ئەکید چەند لایەنێکی گرنگترین لایەنەوەی کە پارەیەکی زۆرەکەوێت لەسەر خودی چین و لەسەر ئەو کۆمپانیانێشی کە بەکارێن. ئەمە بێزگە لەوەی کە ڕەنگە تا ئەستی متمانەی بەوانش نەبێت کە چکە شەڕەکە بەوە شەڕی تەکنەلۆژیا لە ڕەنگە شتێکی سی خۆریان یەکێک لە بابەتەکان بێتە ناوسینەوە بە هەمان شۆ چینیش بۆ ئەمریکاش بە هەمان شێوەیە. بۆیە وە گوتمان کۆمپانیای هواوی قۆناغی زۆر باشی بڕیەوە بۆ دروستکردنی چیپ. ئێستا چەند موبایلێکی هواوی کە دوایین موبایلەکانێتی چیپی کیرینی 9000S لەسرە کە ئەتوانم بڵێم زۆر خێرایە و ئیشکردنی AI لە ناو موبایلەکانیشە هیچ تووشی کێشەیەکت نابێت چکە ئەومان بیر نەچێت لە بابەتی AI کە ئەوەی بڕبڕی پشتی AI چیپەکانە تا تۆ چیپەکانت کوالێتی باش بێ خێرایەکەی ئەمانەی هەموو باش بێت لە کۆتایە تۆ کێشت کەمتر تووشە بێ. بۆیە هەر چینەوێت پشت بە وڵاتانی بۆ کۆمپانیەکانی وڵاتەکانی خۆی بەس. ئەی باشە کاک سەربەست بابەتێکی تر کە هەیە ینی هەندێک لە ئابووری ناسان هەندێک لە چاودێران ئەڵەن چینم بڕیاری بۆ ئەوە داکۆک و کارتێکی فشار بۆ دانوستانی بازرگانی بەکاری بهێنێت بە تایبەتی لەگەڵ ئەمریکا. ئەم بڕیاری چین ئەتوانێت بۆ نمونە چ کاریگەریەک لەسەر NVIDIA لەسەر ئەمریکا دروست بکات کە بۆ نمونە ئەمریکا پێمل ببێ بە هەندێک مەرج و هەندێک خواستی. ئەکید ئەوەش یەکێکە لە لایەنەکان بۆ لەبەرەوەی ئەم کۆمپانیە وەک NVIDIA ڕەنگە دەیان و سەدان و هەزاران چیپێکی ئاوای دروست کردبێ لە کۆتایی ئەم چیپانی کە دروست کردووە لەسەر ئەمیش پارێکی خەیاڵی کەوتووە بێکڕیارەمێنێتەوە. بێگومان ئەگەر تۆ مشتریت نەبێ بێت بەرهەمەکەت بکرێت هەم خۆی ستۆکە بێ و هەم ئەوانەشی کە لە دەرەوەی چین ئیشیان بەم چیپا بێت توان بڵم چەند لایەنێکی زۆر کەمن چەند وڵاتێکی زۆر کەمن چکە ئێستا تر شەڕەکە یەکلا بۆ تۆ لە بینی چین و ئەمریکای هەنێ وڵات نایانێ بێنە ناویانەوە. بۆیە بەدڵنیایەوە کە تۆ مشتریت نەبوو کڕیارت نەبوو کۆمپانیا ئەمریکەکە مایە پوچە بێ هەر بۆ یەکرێوەکو کارتێکی فشار سێری ئەو
بەرامبەری بکات بۆ دانوستان بەیان ئەو شتێک کە خۆی ئەوێت لە ئەمریکا بەدەستی بێنێت. باشە کاک سەربەست ئێستا ئیتر هەرچەند تەکنەلۆژیا شتێکی نوێیە ینی دەستە و دیاری ئەم سەردەمە نوێیە زۆر کۆن نییە بەڵام بەشێکی حاشا هەڵنەگری گرتووە لە ئابووری هەموو وڵاتانی جیهان. ئەتوانین بڵێن ئێستا وڵاتانی جیهان بە تایبەتی دوو جەمسەرە گرنگە کە ئەمریکا و چین کەوتونە ناو جەنگێکی ساردی تەکنەلۆژیاوە. بەدڵنیایەوە تقریبان چەند ساڵێکە ئەم شەڕا هاتوۆتە ناو ئەم دوو وڵاتەوە ئەتوانم بڵێم یەکێکە لە هەستیارترین جەنگەکان یەکێکە لە گرمترین جەنگەکان چکە بە بڕای من ئەنی ئەمەش دەرکەوتووە لەلایەنە ئابوووریەکەەوە ئەوەی کە زەرمەند دەبێت لە شەڕی ئەم دوانە خەڵکە بەکارهێنەرن بەکارهێنن چی ئەنی ئەمە ئەتوانم بڵێم یەکێکە لە بابەتە زۆر گرنگەکان بابەتی چیپ بەڵام خەڵکی خۆمان ڕەنگە سێریان بەرنمەیان لە شوێنێکی تر بابەتی چی بکرێ هەر احتیمامیشی پێنێ بەڵام بەڕاستی زۆر گرنگە بۆ ئەو موبایلە گیرفانمان ئەو کۆمپیوتەرە ئەو تابلێتە یان هەشت ئامریکی پێشکەوتوو کە ئێمە بەکاری هێنن لە سیستمە زیرەکەکانە چیپی تیا بەکارهێنراوە تۆ ئەگەر ئەم چیپە گران بکرێت یان ڕێگەی لێ بگیرە بچێت بۆ ئەم وڵات و بۆ ئەو وڵات ئەوەی دوجار باجەکەی ئێمەین من ئەگەر ئەم موبایلە ئەمڕۆ کڕیمە بە $500 چیپێکی تایە ڕەنگە ساڵێکی تر ئەگەر ئەم شەڕی چیپە بەردەوام بێ ڕەنگە بە $700 بیکڕم بە $800 بیکڕم چکە ئەمە بمانەوێ نەمانەوێ ئێستا ژیری دەستکردی ژاتوتەنەوە بابەتەکە من ئەگەر بمێ بەرنمەکانی ژیری دەستکرد لەسەر لاپتۆپەکەی خۆم ئیش پێ بکەم پێویستم بەوەیە کە کۆمپیوتەرەکەم چیپی زۆر باشی تیاابێ چیپی کوالەتی زۆر باشی تیاابێ لە کۆتاییە من ئەگەر کۆمپیوتەرێکی ماسەفات یا تایبەتمەندی بەرز بکڕم ئەگەر من ئەمڕۆ $800 پێیاابێ ساڵێکی تر ڕەنگە بێ بە $1000 بە $1100 ئەمە بە پلەی یەک ئێمە ئەبێ باجەکەی بین لەسەرمان گرانە بێ بۆیە شەڕەکە زۆر گەرمە چین تا حدێک ئەوەی بۆ یەکلا بۆتەوە کە ئەڵێ من پشت بە خۆم ببەسم ئەگەر کوالێتێکە زۆر ئەوەش نەبێ وەکو کۆمپانیای ئەمریکەکان بەڵام وە باشترە کە پشت بە خۆم ببەسم چکە دوجار ئێستا دوو کۆمپانیای تریشمانەیە یەکیان لە تایوانە یەکیان لە هۆڵەندا ئەوەی هۆڵەندا زۆر گەورەیە ینی هۆڵەندا ئەڵێ من ئامێرەکە دروستەکەم کە ئامێرەکەی دروست کرد خۆ دەتوانانی چیپەکەشی لێ دروستکەی بۆ ئێستا ئەمریکا هەم ڕێگەی لە کۆمپانیا هۆڵندیەکە گرتووە و هەم لە کۆمپانیا تایوانیەکە کە ڕێگەی پێنایە بەم دوانە مامەڵی ڕاستەخۆ لەگەڵ چینا بکەن ئەڵێ بێ من ئاگادار بم ئەبێ ئەمریکا ئاگادار بێت لەو بینە بزانە چه بازرگانیەکەگرێت چه جۆرە چیپێک ئەڕوا و چیان بۆ کرێ ئەجا ڕێگە بەم دوو کۆمپانیایەکە مامەڵی بازرگانی لەگەڵ چینا بکەن بۆیە ئەتوانم بڵێم زۆربەی دەرگاکان لە چین داخراوە بۆی لە کۆتاییە چین ئەوەی بۆ یەکلا بۆ تۆ کابێ پشت بەخۆی ببەستێ باشە لە ئەم وەڵامەیە وتان کە ئەم جەنگی تەکنەلۆژیا جەنگێکی زۆر گرنگ و استراتیژیە هەستیارە با من بچووکی بکەمەوە بۆ ئەم جەنگەکە لەسەر چیپی ئەلکترۆنی هەیە ئایا قەیران لە چیپی ئەلکترۆنیە ئەتوانێت ببێتە هۆی دروستبوونی پاشەکشەی ئابووری یان شۆکی ئابووری لە هەر وڵاتێکا بە تایبەتی ئەمریکا و چین کە ئێستای تر دوو جەمسەری زۆر گرنگی تەکنەلۆژیان ئەتوانێت چیپی ئەلکترۆنی قەیران لە چیپی ئەلکترۆنی شۆکی ئابووری دروست بکات بەدڵنیاییەوە نمونونەکانم بۆ باسکردی هەم لە موبایل هەر لە کۆمپیوتەر ئەگەر نمونەیەکی زۆر لەوە بەرزتریش باسکەین ئێستا ئەمریکا ئەڵێ من ئەم شەڕێکەیەکەم لەگەڵ چینە بۆ ئەوەیە کە چین من زۆر دڵنیام لە لایەنی سەربازیە بەکارێنی لایەنی سەربازیەکەی چۆنە ئەو ڕۆبۆتانی کە دروستەکرێن ئیتر ئەنواع ڕۆبۆتمانێ هەیە لە ناو ماڵە هەیە بۆ کۆمپانیا هەیە بۆ ڕێستۆرانتە ئێستا چین ڕۆبۆتی دروست کردو بۆ شەڕ یعنی سوپایەکی دروست کردو لە ڕۆبۆت بۆ شەڕ لەگەڵ هەر وڵاتێک ئەگەر بێتە شەڕەوە ڕەنگە کەمترین سەرباز یا کەمترین مرۆڤی خۆی لە ناو جەنگەکەیە ببینی ئەوەی کە شەڕەکەکە ڕۆبۆتە ئێب هەموو ئەم ڕۆبۆتانش لەسەر چیپە تۆ ئەگەر چیپت نەبێ ڕۆبۆتەکان ناتوان بە تەواوەتی ئامانجەکەی خۆیان بپێکن تەرکیزیان نابێ شەڕەکەیان بۆ ناکرێت و هەم لەلایەنی سیخۆڕیکردن چیپ بەردەوام چیپ بڕبڕی پشتی ئایەکانە کە بەرپرسە لەوەی ڕاهێنان بە ئایەکان بکە لەبەرەوە ئەگەر ئێمە چیپ نەبێت ئەتوانم بڵێم قەیرانێکی ئابووریان ئەگەر گران بکرێت ئەگەر گران بکرێت بە دڵنیایە یانە بێ ئەو وڵاتە واز بێنێ لەو تەکنەلۆژیا و لەو سەردەمەی کە ڕۆژ بە ڕۆژ بەرە و بەهێسترە ڕۆی یان ئەوە تا ئەبێ بودجەیەکی زۆر زەبەلاح دابینکە بۆ چیپەکان کامەش لە دوای ینی هەڵاوسانێکی گەورە ڕوەیە شۆکی ئابووری ڕوەیە بە دڵنیاییەوە کاک سەربەست بە
بە دیاریکرای ئەمەی کە لە نێوان ئەمریکا و چین هەیە بە تایبەتی لە دوایەوەی کە ترامپ دووبارە چووە بۆ کۆشکی سپی ئەوە ئەم جەنگە بازرگانیە کە هەڵی گرسان بە تایبەتی ئەم جەنگی تەکنەلۆژیایە ئەمە بەڕای ئێوە جەنگێکی ئابووریە ئێستا باسی هێزی سەربازیت کرد ئەمە جەنگێکی ئابووریە یان جەنگێکە بۆ ئاسایشی نیشتیمانی یان تێکەڵکێشێکە لەم دوو بابەتە کە ئەم دوو وڵاتە بەردەوام لە ململانیان لەسەرم تەکنەلۆژیای نوێ و بە تایبەتی زیرەکی دەستکردن بمانەوێت تێکەڵاو بوون چۆن تێکەڵاو بوون ئێماگەت باسی لایەن ئابووریەکەی ئەڵێنەوە تا ئەم ڕێگە نایە ئەم خۆی دروستیەکە ئەمە ڕەبتە بە ئابووریەکەیەوە باشە ڕێگەی پێ یان خۆی دروستیەکە لەلایەنی سەربازیە بەکارێنێ لەلایەنی تەکنەلۆژیایە بەکارێنێ لەلایەنی سیخوڕیا بەکارێنێ بۆیە بابەتەکان هەمووی پەیوەست بوون بەیەکەوە هەمووی گرێدراوی یەکرد تۆ ئەمەد نەبێ ناتوانانی ئەمە پێ بکەی کاتێ ئەمەد کرد ئەتوانی قۆناغی داهاتوی پێ بکەی بۆیە بە دڵنیاییەوە تێک هەڵکێشێکە لە ئابووری لە سەربازی لە تەکنەلۆژی و لە گرنگترینیان کە ئێستا شەڕەکە تۆق بەتۆتیایە لە ئای ژیری دەستکردە توانم بڵێ مەسە شەڕەکە بە پلەی یەک ژیری دەستکرد باشە دوو کۆمپانیا ینی هەموو کۆمپانیا تەکنەلۆژیەکان بەڵام بە دیاریکراوی کۆمپانیای گەورە کۆمپانیای زەبەر لە حلەوانە NVIDIA TSMC کە ئەمانە زۆر مناقەشەیان لەسەرا بەڕای ئێوە بوون بە قوربانی سیاسەتەکانی ئەم دوو زلهێزەیان نا ئامرازێکن و بەکاری ئەهێن و لە بەرامبەرە ئەمانیش ئەتوانن سوودی خۆیانی لێ ببەن بەدڵنیایەوە مادەم تۆ ئەمریکا ڕێگە بە کۆمپانیاک نادا مامەڵە لەگەڵا بکە بێت لە پشتی شێوە قەرەبووی بۆ بکاتەوە تۆ ئەو هەموو چیپە بەرەمێنی ئەگەر ئەمریکا خۆی ساغی نکاتەوە لە پشتەوە لە بازاری ڕەشا بەیان لە ئیشەکانی خۆیان بێ ئەم کۆمپانیا بەڕاستی تووشی فلاس بوو نەبێ چکە چیپێک نیە و دوان نی و هەزاران نییە کە هەمووشی کولفەیەکی زۆر زۆرەکەون بۆیە بەدڵنیایەوە کۆمپانیای AMD بێ NVIDIA بەیان هەر کۆمپانیایەکی تر بێت کاتێک تۆ ئەمریکا قرارەیە کە ئەمە مامەڵە نەکات کە کڕیارەکەش یەکەم کڕیارە لە بازارە چۆن لەی تۆپی بازارەکەی گرتوواڵە من هەموو چیپەکانت لێکرم بەدڵنیایەوە بێت لە پشتەوە ئەمریکا یان بەش جۆرێک لە جۆرەکان قەرەبی بۆ بکاتەوە نێڵێ تووشی مایەپوز بوون بێت پێ دوای ئەم ململانەیە ململانی تەکنەلۆژیا بە دیاریکراوینە جەنگە بازرگانیەکە لە ئاستی گەورەیە لە 5 بۆ 10 ساڵی داهاتوە بەرەو کوێ ئەڕوا تونتر و قورستر ئەبێتەوە یان هێورتر ئەبێتەوە یاخود پێک دێن و هاوسەنگیەک ڕاگیرێت ڕەنگە تۆزە قورس بێ پێشبینەکەکەین بەڵام ئەوەی کە هەیە ئەو داتانی کە لە بەردەسایەوە ئەتوانی شی بکەیتەوە لێی بڕوانیت بە بڕای من ناچێتە 5 ساڵی تر ڕەنگە ساڵێ بۆ 2 ساڵی تر ئەیتر بابەتەکە بە تەواوی یەکلا بێتەوە یاوە تا چین بە شێوی لە 100 پشت بەخۆی بەسێ و هیچ کۆمپانیایەکی وڵاتانی ڕۆژاوا یان ئاسیا ڕۆژەڵاتی ناوەڕاست پشتی پێ نابەسێ یانەوە تاڵێ من لەم نقطەیە تەسلیمە بم دروستکردنی ئەم چیپانە و دروستکردنی ئامێرەکان بۆ من هەم کولفەیەکی زۆرەکەی هەم سنووردارە ئەبێ دووبارە لەگەڵ ئەمریکایانە و کۆمپانیانێکی ترا هەیە ڕێبکەوێتەوە بەڵام چاوەکە بۆ ئەوەیە بیرکردنەوەکە بۆ ئەوەیە کە چین ئەتوانێت ئەم بربەستە تێپەڕێنێ چکە یەکەم نمونەی ئاساییشی ئەوەی کۆمپانیای هواویە کە کردوێتی بەڕاستی چیپەکانی توانم بڵم میچی کەمتر نییە لەوانی کۆمپانیای NVIDIا ئەمە تەحەدایەکی گەورەیە لە بازاڕەکەیانوانێت ئەی باشە جەناب دۆکو شارەزایەکی تەکنەلۆژیا ئەگەر ببیت بە ڕاوێژکاری حکوومەتێکی وەکو عێراق ئێستا شاراوە نییە تەکنەلۆژیا بەشێکی زۆر گرنگە لە ئابووری هەموو وڵاتێک کە لە کەرتی تەکنەلۆژیا دابڕاییان دوا کەوتووی بۆ شایەکەیە لە ئابووریەکە تا لە پێشکەوتنەکانتە ببیت بە ڕاوێژکاری حکوومەتێکی وەکو عێراق کە زۆری ماوە لە کەرتی تەکنەلۆژیا لانی کەم بگاتە ئاستێکی قابلی قبول چه پێشنیارێک بۆ حکوومەتی ئەو وڵاتاکەی کە لە کەرتەکەیە بەرەو پێش بچێت و بتوانێت پەرە بە کەرتەکە با لە ئابووریەکەیە بەڕای من نابی بەڕایشکە بەڵام وەکو پێشببینی یانە وەکو ڕایەک بیڵێن پێشە مشتێ هەر وڵاتێک کاوێ لە لایەنە تەکنەلۆژیەکەەوە پەرە بەخۆی بە پێویستە ژێرخانەکەی بەهێزکە چکە هەر لایەنێک تۆ ژێرخانەکەت بەهێز نەبوو ئەگەر زۆرترین پارەش خەرجکەی دەست بۆ تۆپی بازارەکە بەریت هەر هەرەسێنی بۆیە گرنگترین خاڵ ژێرخانی تەکنەلۆژیتە زۆر بەهێزیکەی دواتر بەڕای من ئەوەی لە بازارەکە هەیە کە ئێستا ژیری دەستکردە دەست بۆ ئەوە بەریت ئەنجە دواتر بگەڕیتەوە بۆ وختوانی کە تایە بەجێماوی چکە ئایەکەوای لێ هاتووە من ئەم دقی قسەیەکت بۆ کەم شتێکە ڕەنگە سەعاتێکی شتێکی تر زۆر لەو باشتر و بەهێزتر بێتە بازارەکەەوە بۆیە دەستبردن بۆی ئای کارێکی باشە سپاس سەربەست حەسەن شارەزای تەکنەلۆژیا کە لێر لە ستۆدیۆ لەگەڵ مام بوو سپاس بۆ زانیاریەکانتە بەخێر هاتن